ئەبێ بچین ئێمەش یا تەماتە فڕۆشی ناگاڵۆکی بکەین ئەمە چەکمان بچین حیوانداری بکەین. سڵاو لێ بێ ئەمڕۆ بۆچی هاتوونە تێرە گربوونەتەوە خاوەن دەرمانخێرێن مەمنونتان ئەرکتان کێشا هاتوون بە هانای داواکارەکانمان. ئێمە وەکو ئەم مەجموعە بەڕێزانە کە لەگەڵمانایە لە من خۆم شخصی وابزانم کۆنترین کەسم لە ناو ئەم برا بەڕێزانە لە نەوەتوێ کواتای ئێستا دەرمانخانەم هەیە و خەریکی دەرمانخانە و ڕێوەبردنی ئیش و کاری خۆم. ئەوەتە دیارە قەرارێکیان دەرکردە بۆ ئەوەی سەیدەلەکانماندا بخەن و ئیش نەکەن ئەوەی دەرمانسازی لەگەڵانەوێت. لە سنووری حوزەی گەرمیانە نزیکەی 500 بۆ 600 نورینگە و سەیدەلێ هەیە. ئەمانە کارمەندی تەندروستی وەکو پەرستار و پەرستاری کۆلیژ و معاون طبی و ئەمانە بەڕێوە ئەوەن دەرمانسازی دەرچووی کۆلیژی دەرمانسازیان تیان نییە. لە سنووری حوزەی گەرمیانەوە بزانم نزیکەی 50 دەرمانسازی تایە 600 نورینگەی تایە. ئایا ئەم 600 نورینگە دابخرێەوە 50 دەرمانسازە ڕاتە ڕێوە ئیش و کاری ئەم قەزا و ناحیانە. ئایا ئەو جگەلەوەی کە ڕستی ئێوەش ئەبڕێت یعنی بێکارە بن کێشە بۆ وڵاتیانی دروست نابێن. کێشە بۆ وڵاتیان دروستە ئێستا سمود بەس ناحیەی ڕزگاری تقریبان 82 نورینگەی تایە. 82 نورینگەیتیە سێ سەیدەلێتیە دەرمانسازی تیاابێ. ئایا ئەم سێ سەیدەلێ ئیشوکاری ئەم نەخۆشانە بەڕێەوە ئینجا دوای ئەوە شتێکی تر ئایا بۆ بنکە تەندروستەکانی ناحیەکان و قەزاکان و لادیەکان بۆچی ئێمەیان گەرەکە ئیشی دکتۆر و دەرمانساز و مساعد مختبەر و فەڕاشیشمان پێیەکەن هەر یەک نەفەر ئەڕات ئیشی ئەم 4-5 نەفەرە بەڕێوە بۆ ئێمەیان گەرەکە ئیش و کاری ئەوان ڕێبەڕێ بکەن بۆ نەیانگەرەکە ئێمە بژێوی ژیانی خۆمان دەربکەین. باشەگەر دەرمانەخانەکانتان دابخرێ بێ لە ماڵەوە دابن. ئەبێ بچین ئێمەش یا تەماتە فڕۆشی ناگاڵۆکی بکەین ئەمە چەکمان بچین حیوانداری بکەین. دوای من 37 ساڵ ئەمە ئیشمە دوای 37 ساڵ معقولە بڕۆم من تەماتە فڕۆشم لە بازارە معقولە بڕۆم حیوانداری بکەم ئەوێت بەڕیشە ئێوە ڕەوایە ئەمە. من بۆ خۆم 8 ساڵە نۆریگەمەیە لەژێر ڕێنمایەکانی تەندروستی بەردەوامی لە ئیشکردن هیچ بەدەری یاسا هیچ کارێکمان نەکردووە. بەداخەوە ئێستا تێیت وەکو حکوومەت یعنی ناتوانین بێژین تاکەی حکوومەت بەم شێوە بەردەوامەوە تاکەی چنگ لە ناقڕەی خەڵکەدا ئەوە تا هەموو کارمەندانی تەندروستی شیگرێتەوە بە تەمایە هەموو ئەمنێتەوە ماڵ یعنی هەمووی بێکارە بێ. ئەگەر ئەو دەرمانخانانەی کەوتێ دەبێت دکتۆری دەرمانسازی تیا بێت ئەگەر تەنها وانە بمێنەوە لە سنووری گەرمیان چەند دەرمانخانە مێنێتەوە. وڵای بەگوێریش بەداخەوە نەوەڵا یعنی بە شێوەیەک ئەبێت خۆزگەکەرەوە بۆیان دەست دەبزانە چی ڕوئەدا لە گەرمیانە بزان چی ڕوئەدا بەی شێوەیە گەرمیان لە ئەو کارمەندە بێژین دەرمانسازانەی کەوا هەن لە گەرمیانە بە گوێرەی دانیشتوانەکەی نییە.